سڵاتان لێبێت هەمومان باش ئەوە دەزانین کە بۆ ئەوەی تەندروستیمان هەمیشە لە ئاستێکی بەرزدا بێ پێویستە وەرزش بکەین بەڵام هەندێک جار سەرمان لێ دەشەوێت لە هەڵبژاردننی جۆری وەرزشەکە یان لە چه حاڵەتێکدا و بۆ چ مەبەستێک ئێمە وەرزش بکەین بۆیە ئێمە ئەم بەرنامەی ساڕێژمان تایبەت کردووە بە بابەتێک کە پەیوەستی بە تەندروستێکی باشەوە هەیە و پەیوەستە بە جۆرێکی تایبەت لە وەرزشکردن کە ئەویش وەرزشکردنی کرۆسفیتە ئێمە میوانداری دوو کەسمان کردووە یەکێکیان پزیشکە کە لە هەمان کاتە ڕاهێنەری وەرزشیە ئەوی تریشیان ڕاهێنەرێکی تایبەتی نێودەوڵەتیە بە وەرزشی کرۆسفیت با بزانین سوودەکانی وەرزش و جۆرەکانی وەرزش و وەرزشی کرۆسفیت چییە لەگەڵمان بێنە دکتۆر تۆنی تۆ وەکو پزیشکێک وەکو ڕاهێنەرێکیش لە هەمان کاتە چۆن پێناسەی وەرزشەکەی وەرزش گرنگیەکەی چییە؟ بەڵێ دکتۆر سەرەتا حەز دەکەم هەندێک خاڵ دەربارەی وەرزش لە بۆ بینەران ڕوونکەمەوە وەرزش بەس لە بۆ ئەوە نییە کە خۆت پێی زەعیف بکەوە زۆربەی عالەم وا لە وەرزش تێگەیشتینە و وا لە بۆ ئەوەش دەکەنەوە کە بەس هەتا زەعیف بن تاوە کە زەعیف بوون وازی لێ دەینن وەرزش کرایە لە بۆ ئەوەی بەردەوام سەحەتت باش بیتن هەر لە بیداریش ئەوە غایەتەکەی بوو وەختی خۆی کە عالەم وەرزش نەبوو ئیشی کشتتوکاڵیان دەکرد حرەکەیان هەبوو بەڵام سەردەمی نوێ ئەو شتان نەمایە پێویستە خەڵک هەمویان ڕۆژانەوە وەرزشێکی بکەن هەنی گرنگەکەی لە جوڵەکەی و لە نیەتی وەرزش بەڵێ چونکە دەبینین زۆربەی نەخۆشیەکانی ئێستا کە هەیە وەکو زەخت سوکەری چەوری ئەو نەخۆشیانە کە نەخۆشیە سەردەمەکانن بە کەمی جوڵە دێنەوە بە کەمی حرەکە بە خواردنی خراپ بە ناوەرزشی دێنەوە دەدانیم ئەو کەسەی کە مەسەرەن حیفە دەبینین تەمەنی 30 ساڵە قەڵەوە زەختی هەستایە چەوری هەیە جەڵتەی دلی هەیە ئەوانە هەموو دەکرێتن خۆی لێ بپارێزیتن ئەگەر ڕۆژانە ینی کەسێک تەمەنی 30 ساڵە بەڵام سەری لاشە و جەستەی دەکەی کەسێکی 50 ساڵیە بەڵێ بەڵێ چونکە ئەوە فائیدەی دووەمی وەرزشیە کەوا دێ دەکاتن بە گەنجی بمینێ چونکە هەرچەند بە تەمەن بڕۆینەوە ئەوە خانەکانی جەستە بەرەبەرە دەمرن وەرزش ئەو شتە مەنع دەکاتن ئەوانە بەردەوام لە ژیان بزەبت وا دەمینەی لە گەنجی فائیدێکی سێمیش وەرزش ئەوەیە کە قەلەقیەکەت کەم دەکاتن و دڵخۆشیەکت پێدەداتن ئەوەش چونکە کا لە سە مێشک دەکاتن هەندێک مادەی کیمیایی لە مێشک هەیە وەکو ئیندۆرفینە وەکو سیرۆتۆنینە وەکو دۆپامینە ئەو سێ مادانە ئیفراز دەکرێن وا دێ دەکەن کە هەست بە دڵخۆشی بکەی هەر ئەو دڵخۆشیەش کە ئەتوێ دوای تەمرین هەستی پێ دەکەی لەبەر ئەو شتەیە کەواتە لەلایەنی دەرونیش و لەلایەنی جەستەیش و هەموو ئەمانە وەرزش گرنگی پێدەدا ئەو وەرزشانی کە تۆ و ڕاهێنەرێک ئەم جاریان با پرسیار لێ بکەم کە لە کوردستان دەیبینی کە هاوڵ ئەو بەشەی ئەو کوڕکچانەی کە ئەنجامی دەدەن وەکوتت بەداخۆ بەشێکی زۆریان بۆ ئەوە دەکەن کە تەنها کێشی لەشیان بێن نەخواڕیانی ئەو کەسێک کە تۆزێک جسمی بڵین قەڵەو نییە یان بەلای خۆیەوە لە شولاری ڕێکە وەرزش ناکە زیاتر کام وەرزشانەیە دەبینی کە بەڕاستی هۆڵەکان ئەنجام دەدەن بەڕاستی مهم نییە چ وەرزشێکی بکەیت دەتانی هەموو شتێکی بکەی ینی ڕۆژانە ئێستا جەوەکە خۆشە چلدەقەی بەس لەگەڵ برادێک بڕۆی پیاسەیەکی بکەی ئەوە حیسابە بە وەرزش بەڵام مەسەن ئەگە دەتەوێت لە بۆ لێڤڵێک دیکە کە زیادیکەوە دەتانی یاری ئاسنی بکەیت دەتانی مەلەوانێ بکەیت دەتانی یاری تێنسی بکەیت تۆپانێ بکەیت سەلە بکەیت تایرە بکەی هەر کوبیتن بەس المهم ڕۆژانە حرەکەت هەبیتن یەکێک ئەوانەی ئێستا زیاتر لە قاعکە ئەمە خۆم وەکو ڕاهێنەرێکی لەش جوانی و یاری ئاسن کرۆسفیت هەیە ئاسن هەڵگرتنەوە هەیە ینی ئەو نەوعانە هەیە زیاتر ئێستا شێوازی تریش لە وەرزشکردن پەیدا بووە کە هەریەکان جێ یەکترێکێت زۆر باشە من با پرسیارەکانی خۆشم لە زیتا بکەم زیتا وەڵکەم زیتا دووبارە بەخێربێ دەمەوێت بزانم جیاوازی سەرەکی چییە لە نێوان ئەو وەرزشەی کە تۆ تێیدا شارەزای کە پێی دەوترێت کرۆسفیت ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وەرزشەکانی تر چۆن ئەم وەرزشە دەبێتە هۆی ئەوەی کە لە شولارمان بەڕێکوپێکی بمێنێتەوە هەروەکو تۆنی وتی کە بە گەنجی بمان هێڵێتەوە زۆر سپاس بۆ تۆ کرۆسفیت جیاوازترە لە زۆر جۆری دیکەی وەرزشەکان
سەرەتا جیاوازیەکەی لەوەدایە کە پێک هاتووە لە کۆمەڵێک وەرزشی جۆرا و جۆر کە دوای باسی دەکەین. بە تایبەت لە توندوی و هەروەها خێرایی وەرزشەکە کە دێین بەراوردی دەکەین. هێز و توندی ئەم وەرزشە بەرزترە لە چاو وەرزشەکانی تر. تۆ ئەگەر ئامێرێک بەکاربێنیت بۆ وەرزشکردن وەک پێنج و ئامێری ڕاکردن، تۆ کاتێکی زیاتر لە هۆڵی وەرزشکردن دەمێنیتەوە و لێدانی دڵ زۆر نییە و ئاساییە. هەروەها وەرزشەکە زۆر تند و بەهێز نییە و دەتوانین بڵین کە ماوەیەکی زیاترت پێدەچێت. بەڵام لە کرۆسفیت بە شێوەیەکی سەرەکی کاتێکی کەمتر وەرزش دەکەی کە ماوەی چەند خولەکێکە بۆ کاتژمێرێک، بەڵام زۆر تونتر و بەهێز و خێراترە لە وەرزشی یاسایی ناو هۆڵەکان. کە بەراوردی دەکەی بە وەرزشی دیکە، کرۆسفیت تۆزێک ئاڵۆسترە و لە هەمان کاتیشدا دەوەستێتە سەر شێوازی وەرزشی کەسەکە. وەرزشکردنەکە دابەشکرا بۆ چەند جۆر و هەروەها بەشێک. ئەم وەرزشانە پۆلێن کراون بە گوێرەی ئێمە سێ جۆر وەرزشکردنمان هەیە لە کرۆسفیت. وەک وەرزشی جیمناستیک کە دەوەستێتە سەرکێش و توانای کەسەکە، بریتیە لە وەرزشی ڕاکێشان، پاڵنان، وەرزش بە شێوازێکی دانیشتن. هەروەها ئەو وەرزشیانەی بەرزکردنەوەی قورسایی تێدایە، وەک بەرزکردنەوەی ئاسن و دۆمبڵەس و وەرزش بە تۆپی تایبەت کە ئەمانیش بە شێوازی تایبەت ئەنجام دەدرێت. هەروەها سێم وەرزش کە لە لای زۆر خەڵک ناسراوە بۆ کاردیۆ کە بریتیە لە ڕاکردن و سەوڵ لێدان. کەواتە هەموو ئەم جۆرە وەرزشانە ڕێکخراون لە ناو کرۆسفیت. بەڵێ، کرۆسفیت بریتیە لەو سێ جۆرە وەرزشە، بەڵام هەریەکیان بە جۆر و ڕێژەی گونجاو کە ئاماژەیان پێکراوە. مەبەستت ئەوەیە لە ڕۆژێکدا. بەڵێ، هەموو ئەو جۆرە وەرزشانەی تێدایە. زۆربەی کات خشتە هەیە بۆ هەر وەرزشێک. بۆ نمونە 5 بۆ 10 جار لە هەر یاریەک، هەندێک جار 30 بۆ 50 جار هەمان وەرزش ئەنجام دەدەی. بەپێی جیاوازی لەشی تۆیە. بۆ نمونە کە 5 جار وەرزشێک یان یاریەک ئەنجام دەدەی، دەبێت زۆر خێرا و توند بیت، هەتا ڕێژەی لێدانی دڵت تەواو بەرز دەبێتەوە. ئەگەر زانیت پێویستت بە دووبارەکردنەوەی ئەم یاریە هەیە، دەبێت بزانی چۆن کۆنتترۆڵی دڵ لێدانت بکەی و یاریەکەی دابش بکەی بۆ چەند جارێک کە بە هێواشی دەستی پێدەکەین و پاشان بەهێزتر و خێراتر ئەنجامی دەدەین. کەواتە ئاسان نییە بۆ کەسێک یەکەم جاری بێ کرۆسفیت بکە یەکسەر بتوانێت 30 خولەک ئەم وەرزشە بکەوانە؟ بەڵێ، ئەمە ڕاهێنەر بڕیار دەدات کە چۆن دەتوانین ئەنجامی بدەین و ڕێنمایی مام بکات. زۆر باشە دەینەوە سەر ڕۆڵی ڕاهێنەر لە ئەنجامدانی کرۆسفیت، بەڵام باجارێ بگەڕێمەوە لای تۆنی. دکتۆر تۆنی باسی کرۆسفیت کرا و زیتا ئاماژەی پێکرد کە ئەو وەرزشە ئێستا باوە و هاتۆتە کوردستانیش ئەو وەرزشە ئەنجام دەدرێت. لە ڕووی پزیشکیەوە تۆ چ قسەیەکت هەیە لەسەر، یان لە ڕووی تەندروستیەوە بڵین چ قسەیەکت هەیە لەسەر کرۆسفیت؟ بەڵێ، وەکو زیتا گۆتی، ئەوەی فەرقە زیاتر لە کرۆسفیت ئەوەیە کە لێدانی دڵ. تەبی ئەی وەختی تەمرینی ئاسن دەکەی، خاستن ئەگەر بە مەشین بیتن ئەوەندە لێدانی دڵ ناستەوە سریع نابیتن. بەڵام کرۆسفیت وا دەکاتن لێدانی دڵ سریع بیتن. ئەوەش فایدێکی هەیە، هەم لە بۆ دڵ باشە کە عەزڵەی چونکە دڵش عەزەڵەیە کە عەزڵەی دڵ بە قووەت دەکاتن یان دڵ بە قووەت دەکاتن، ئیشێکی زیاتر دەکاتن. بەڵێ، و دووەم شتیش هەم لە بۆ سوتاندنی سەوراتی جسم باشە کە ئەوە زیاتر ناتانیم لە یاری ئاسن هەڵگرتن بیبینین. بەڵام ئەگەر ئاسن لەگەڵ کاردیۆ یان لەگەڵ ڕۆشتن یان لەگەڵ غاردان کۆمبینیشن بکەین یان پێکەوە دابنێن، دەتانین ئەم ئێفێکتە ببینین، دەتانین ئەم شتە ببینین. بەڵام کرۆسفیتەوە بەتەنیا دەکاتن ئەو شتە، چونکە کاتەکەی تەمرینەکەی کەمە و تیکرارەکانیشی سەریعن،
واشی لێ دەکات زیاتر وا هیلاک دەکەی باشە لە ڕووی پزیشکیەوە ئەو کەسەی کە بێ کرۆسفیت ئەنجام دە تەنها بێ کەسێکی ئاسایی بێ یان کەسانێکیش کە لەوانەی کێشەی تەندروستیان هەبێ نەخۆشی تریان هەبێتوان ئەنجامی بدەن یان بە شێوەیەکی تر بڵین ڕۆڵی پزیشک چییە لەوەی دەستنیش ئاەتوانێت ئیزنی بدا پێرمشنی بدا تێ بڵێت و ئەو وەرزشە بکەیان بڵێ ئەوە لەسەر ئەو نەخۆشیە ڕادەوەستێک کە هەیتی ئەمە لە بۆ ئەوانەی کە بەتەمەنن نەخۆشی جشخانیان هەیە زەخت سوکەری پێم باشترە کە ڕۆژانە بەس پیاسەیەکی بکاتن لەوەی زیاتر ئاسن و ئەو شتانە بکاتن بەڵام لە بۆ کەسێکی کە گەنجە کە مشکلاتە بۆ کەسانی دوتەمەنن یان نەخۆشی دڵیان هەیە کرۆسفیت تۆزێ ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە باشترە کە بەس ڕۆشنێکی مەیل و خێراوانە نەک غاردان بەس ڕۆشنێکی مەیل و خێرا ڕۆژانە چدەقە زۆر باشە لە بۆی لە بۆ ئەو نەخۆشانەی لە بۆ ئەو کەسانێک کە نەخۆشی جونگەیان هەیە ڕۆماتیزمە یان هەر شتێکی بیتن احتیمالە گەنجیش بێ گەنجیش بێتن بەڵێ باوە ناکەم کرۆسفی شتێکی باش لە بۆی بیت چونکە کرۆسفی زۆر حرەکەی تێدایە کە زۆربەی جونگەکانت پێی حرەکە دەکاتن هەندێک تەمرینە هەموو جسمت پێی حرەکە دەکاتن فەلە بۆ ئەو کەسانە باش نییە بەڵام لە بۆ کەسێکی کە مشکلی جونگەی نییە دڵی باشە یەکێکە لە باشترین تەمرینەکان ئەگەر زانیان کێشەیەکیان هەیە لە جونگەکانیان باشتر وایە سەردانی پزیشکینجا ئۆکەی زیتە زۆر باشە زیتە زیاترم پێ بڵێ دەربارەی کرۆسفیت ئایا ئەمە وەرزشێکی تاکە کەسیە یان بە شێوەی گروپ ئەنجام دەدرێت لە ژێر چاودێری ڕاهێنەرێک بە کورتی ئایا دەتوانم لە ماڵەوە ئەنجامی بدەم ئەم وەرزشە؟ ینی وەک باسم کرد کرۆسفیت کۆمەڵێک وەرزشە وا داهێنراوە کە بە شێوەی گروپ و بە کۆمەڵ ئەنجام بدرێت باشترە لەگەڵ هاوڕێکانت بێکەوە زانیاریەکان هاوبەشی پێ بکەی. دەبینی کە هاوڕێکانیشت ئارەقیان کردوتەوە؟ بەڵێ تاوکو زیاتر هەان بدرێت و هاوڕێ و بەشداربووەکان زیاتر ڕێنمای و پشگیریت بکەن. هەندێک لە ماندووبوونەکە کەم دەبێتەوە. ئەم وەرزشە بە شێوازی گروپ دەکرێت بەڵام دەوەستێتە سەر توانای جەستایی کەسەکە بۆ ئەنجامدانی کرۆسفیت. بەشێک لە بەشداربووان کە کرۆسفیت دەکەن یاخود ئەنجامی دەدەن ڕەنگە پێشتر وەرزشیان ئەنجام دابێت. وەک بەرزکردنەوەی قۆرسایی بووە بۆ ئەو زۆر زەحمەت نابێت لە کاتێک قۆرسایی بەرز دەکاتەوە لە کرۆسفیت. سەرەتا کە دێتە ناو گروپ ئێمە فێری شێوازی وەرزشکردنەکەی فێر دەکەین تاوەکو دوور بێت لە پێکان. زۆر باشە دەمەوێ بینەرانمە بزانن چۆن دەست بە کرۆسفیت بکەن. ئەو هەنگاوە سەرەتاییانە چییە بۆ ئەوەی دوایی بەرەبەرە گەشە بە تواناکانیان بدەن لە بواری کرۆسفیتدا؟ کاتێک تۆ سەرەتا دەی بۆ ئەنجامدانی کرۆسفیت تەختێکی سپی دەبینی کە هەموو وردەکاریەکانی تێدا نووسراوە کە ئەو ڕۆژە پێویستە ئەنجامی بدەیت. سەرەتا دەبێت بزانین وردەکاری ئەوەی ئەنجامی دەدەین چییە؟ پاشان یەک وەرزشەکان ئەنجام دەدەین و سەیری هاوسەنگی یاریەکان دەکەین. ئەگەر تۆ تازە دەستت بە یاریکردن کردووە ناتوانین هەندێک جۆری یاریکە ئەنجام بدەیت بە شێوەیە کە ئاماژەی پێکراوە. کۆمەڵێک ڕێگا هەیە کە بە ئاسانی دەتوانین دەستی پێ بکەین و هەمان کاریگەری هەبێت لەسەر جەستە و هەمان کار لەسەر ماسوولکەکان بکات. بەڵام دەبێت هەموو وەرزشەکان ئەنجام بدەین هەروەها بزانین چۆن وەرزشەکان دووبارە بکەینەوە. بۆیە لە سەرەتا ئاستەنگ هەیە بەڵام ئەستەم نییە. کەواتە هەنگاوە سەرەتاییەکان بریتیە لە وەرگرتنی زانیاری پێویست لە ڕاهێنەرەکە؟ بەڵێ پاشان خۆگەرمکردنەوە سەرەتا زانیاری و پاشان خۆگەرمکردنەوە بۆ وەرزشەکان تاوەکو دڵێدانمان بەرز دەبێتەوە و پلەی گەرمی لەش بە هەمان شێوە بەرز دەبێتەوە. پاشان دەست دەکەین بە وەرزشکردن بەو شێوەی لە خشتەکە هەیە کە پێویستە ئەو ڕۆژە ئەنجامی بدەین بە تایبەتیوانەیە کە قورسایی بەرز دەکەنەوە زیاتر پێویستیان بە خۆگەرمکردنەوە هەیە. بۆ نمونە ڕاکردن کە پێویست و ئاسانە بۆ فێربوون. پاشان کات من سەیری کات دەکەم کە هەموو وەرزشێک چەندی کات پێویستە
کە لە خشتەکە دیاری کراوە و یاریزانەکە چی یاریەک ئەنجام دەدات و چەند جار دووبارەی دەکاتەوە. پاشان پاش گەرم بوونەوە بۆ وەرزشکردن پێویستە ئامرازەکان کۆبکەینەوە و بزانین پێویستیمان بەچی دەبێت. پاشان من ئاماژە بە کات دەکەم بۆ بەشداربووەکان کە دەست بە وەرزشکردن بکەن. ئەم پێویستە لەسەر هەمویان گوێڕایەڵی بەڵێ ڕاهێنەکەن. ئاماژەیە کە وەرزش و یاری دەستی پێکردووە کە هەندێک لە وەرزشەکان ئەنجام دەدەن. من سەیری کاژمێرەکە دەکەم تاوەکو بزانم چەند وەرزشی کردووە. بۆ نمونە تۆ 15 خولەکت هەیە بۆ چەند وەرزشێک و دووبارەکردنەوەی هەمان وەرزش. لە کۆتاییدا هەموو بەشداربووەکان پێم دەڵێن کە چەند جار ئەو یارییان ئەنجام داوە. پاش وەرزشەکە ئەگەر کاتمان هەبوو ئەوە شتێکی تایبەت ئەنجام دەدەین. زۆربەی کات یاری جیمناستیک کە بۆ هەندێکیان زەحمەتە بەڵام پێویستە ئەنجامی بدەن و لە کۆتای هەموو یاریەک پشوو وەردەگرین و سڵاوێک لە یەکدی دەکەین کە ئاماژە بۆ تەواوبوون یاریەکەیە. دڵنیام کە ئەمە باسکردنی ئاسانە بەڵام ئەنجامدانی پێویستی بە وزە و بە هێز ئاسان نییە بە تەنیا ئەنجامی بدەیت. لێرە کۆمەڵێک ئامێر و ئامراز هەیە بۆ ئەنجامدانی یاریەکان کە لەگەڵ لە ماڵەوە بوونیان نەبێت بۆ ئەنجامدانی یاریەکان. ئەگەر ئامێرەکان هەبێ دەتوانین هەندێک لە یاریەکان لە ماڵەوە ئەنجام بدەین. بەڵام لە سەرەتاتا پێویستە کە زانیاری تەواو وەرگێ. سەرەتا پێویستە ڕاهێنەرت هەبێت و بۆەوەی بەشێکی ڕێک یاریەکان ببینێت ڕێنمایی لێ وەربگرین و هەنگاوەکانی یاریکردنت بۆ شی بکاتەوە. واگەر هەڵەیەک هەبوو لە کاتی وەرزشکردن بۆتی ڕاست بکاتەوە. من بۆ خۆم ناتوانم لە پێش ئاوێنێک وەرزش بکەمەوە سەیری خۆم بکەم. لەلام ئەستەمە و شێوازە بۆیە پێویستە ڕاهێنەرت هەبێ بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان و ڕێنمایی بۆ دەستپێکردن سەرەتای ئەنجامدانی وەرزشەکان. ئەگەر ئێمە جیاوازیەکی تر باس بکەین دەمێ بزانم لە کاتی کرۆسفێتە هیچ بڵین سەپلیمنتێک یان تەواوکەرێکی خۆراکی وەکو پرۆتین و ئەوانە وەکو ئەوکە لە ئاسن و وەرزشەکانی تر بەکاردەهێنرێ بە پێویستەکە بەکاربهێنرێ یان ئەمەژە بێتە جیاوازیەکی تر لە بینی وەرزشی ئاسن و کرۆسفێت. من حەز دەکەم ڕای خۆم دەربارەی پرۆتین برێم کە ڕای خۆم پێم خۆشە باشە. ئەمە ڕای خۆتە بەڵام لە نەتیجەی خیبرە و ئەو چەند ساڵی کە ڕاهێنەرایەتی باڵێ بەخۆی پرۆتین ئەوەی کە ریاضە ناکاتن خصوصان ریاضەی ئاسن چونکە هەموو ریاضەک پێویستی بە پرۆتینی ریاضەی ئاسن ئەوەی ناکاتن پێویستی بە 0.8 گرام بۆ هەر کیلۆگرامێکی کێشی خۆی یان ئەگەر کەمتر لە گرامێک بۆ هەر کیلۆیەک 50 کیلۆ بێ 50 کیلۆ تقریباً 40 گرامێکی پێویستە لە هەموو ڕۆژ لە هەموو ڕۆژێ ئەگەر وەرزش نەکات ئەگەر وەرزش ناکاتن ئەگەر بزانی 100 گرامی سنجی مریشک 30 گرامی پرۆتینی تێدایە یعنی تقریبا دەتانی 150 گرام ڕۆژێ پرۆتین وەربگریتن ئەی سنجی مریشک بەڵام ئەو کەسێک کە یاری ئاسن دەکاتن دەتانی هەتا 1.5 یان 1.6 وەربگری 1.6 گرام پرۆتین لە بۆ گرام و نیوێک لە بۆ هەر کیلۆ چونکە ئەمە ریاضە دەکەین لە بۆ سەحەتی خۆمان ریاضە نییە بەس لە بۆ ئەوەی ماسوولکەکەمان گەورە بکەینەوە ئەگەر ئەوەی بێوێ سەحەتی باش بکاتن هەدەفەکەی ئەوەیە باشترە وەرنەگری بەڵام ئەوەی ئیشی پێێتی مەسەن ئەوەی ئیشی ئاسنە ئیشی ئەوەیە کە پاڵەوانێتیە و بەتەڵە ئەوە دەتانی وەربگریتن بەڵام ئەوەش هەچەند بکرێتن بە عادەتێکی کەم و یەکشت بیتن زیاد باش لەوەی زۆر باش زانیاریانە زۆر باش بکەواتە لە کرۆسفیت پێویستە ئەمانە وەری بگرن بەڵێ چونکە کرۆسفیتیش هەندێک نەک هەندێک بەڵام حرەکەی هەیە تەمرین هەیە کە پێویستی بە ئاسن هەڵگرتنەوەیە و پێویستی بە قورسایە بەڵێ دەکرێتن بەس لە سەرچاوی سروشتی ئەمە پێم باشە هەموو نەوەک لە سەرچاوی سروشتی بێتن نەک ئەوەی کیمیایی بێت. زیتا پێم بڵێ ڕاستپاردەی تۆ چییە بۆ هاوڵاتیان بۆ وەرزشوانان ئایا بێن دەست پێ بکەن کرۆسفیت بکەن چونکە ئایا تۆ پێ دوایە کە ئەمە باشترین جۆری وەرزشە؟ I personally think that doing any kind of sports is beneficial for the person. من وەک خۆم
وا بیر دەکەمەوە کە ئەنجامدانی هەر جۆرە وەرزشێک بۆ کەسەکان بەسوودە. وا هەز دەکەم بیرۆکێکی باش هەیە لەسەر کرۆسفیت بۆ لەشێکی ڕێک. ئەگەر بە دوای کرۆسفیت بگەڕێ دەبینی هەموو جۆرە وەرزشەکانی تێدایە. لێرە کرۆسفیت هەندێک قۆناخ و هەنگاوی باشی بڕیوە بۆ مەبەستی لە شڕێکی و لەش ساغی، ئەوش بە کۆمەڵێک شێوازی جیاواز وەک بەرزکردنەوەی قورسایی و هەروە هەندێک جۆری وەرزش کە جۆرێک لە نەرمی و گیری تێدایە. دەمەوێت دەربارەی شیاندنەوەی جەستە بە ڕێگەی کرۆسفیتەوە باس بکەم. ئەو نەرمونیانیەی کە لە جوڵەدا دروست دەبێ پاش ئەنجامدانی کرۆسفیت کە ئەبێتە هۆی ئەوەی کە جەستەمان زیاتر بەرگەی وەرزشە سەختەکان بگرێ، چونکە مێمە خەڵکانێک دەناسین هەمومان دەبینین کە توانای جوڵەکانیان لە جوونکەکانیان زۆر کەم بۆتەوە. چۆن کرۆسفیت دوات لێ دەکات کە بتوانی بۆ نمونە بە سەرچیایەکدا بە سەرکەوی کە 1000 مەتر بەرزە. بێگومان کرۆسفیت هەموو ئەوانەی تێدایە کە باست کرد. بۆیە ئەگەر بەردەوام سەردانی ڕاهێنانەکان بکەی دەبینی هەندێکیان ئاسانە و بەشێکی تریشیان قورس و زەحمەتە کە بەپێی توانای کەسەکەیە. بۆ کەسێک ڕاکردن ئاسانە، بۆ یەکێکی تر بەرزکردنەوەی قورسایی ئاسانترە. بەڵام کرۆسفیت هەموو وەرزشەکانی تێدایە کە بە شێوەیەکی گشتی جەستێکی ڕێکت پێدەبەخشێ. هەروەها لە ژیانی ڕۆژانەت سوودی لێوەردەگریت، وەک دووربوون لە نەخۆشیەکان و هەروەها بەرگری جەستە باشتر دەکات بۆ دووربوون لە هەوکردنەکان. بۆیە کرۆسفیت وەرزشێکە نزیکە لە شێوازی ژیانی ڕۆژانەمان. کەواتە بەرگری لەشمان بەرزتر دەبێتەوە لە چاویەکێکە کە ئەمە وەرزشەی نەکرد. بەڵێ کرۆسفیت وەرزشێکە نزیکە لە شێوازی ژیانی ڕۆژانەمان، بۆ نمونە دانیشتن و هەڵسانەوە و هەڵگرتنی شتە قورسەکان لەسەر زەوی بە شێوەیەکی تەندروستی تاکو دوور بیت لە ئازاری پشت. هەروەها لە هەڵگرتنی شتومەکی ڕۆژانەمان و لە کاتی بەرزکردنەوەی قورسایی کە ئەمە ئەگەری ڕوودانی هەیە بە تایبەتی لەو کەسانی کە نازان بە شێوەیەکی تەندروست کێش و ئەو قورسایانە هەڵبگرن. کرۆسفیت وەرزشێکی ڕۆژانەیە و هەموو جەستە تێیدا بەشدارە، نەوەک تەنیا جمگەیەکیان بەشێک لە جەستە. بۆیە دەڵێن وەرزشی مەبەستت ئەوەیە کە هەمویان بەیەکەوە دەبن و بەیەکەوە جوڵە دەکەن. تۆنی وەکو دوا پرسیارم وەکو پزیشکێک پرسیاری ئەوەت لێ دەکەم ئایا وەرزش تەنها بۆ ڕێگرتنە لە نەخۆشی یان هەندێک جار وەرزش چارەسەریشە؟ هەندێک نەخۆش هەیە وەکو زەخت وەکو سوکەری وەکو کۆلسترۆل خاستن ئەنگر زۆر نەبیتن بیدایەت ستەیجە بیدایەکانی یەکێک لە عیلاجەکانی ئەوەیە کە ئەمە سێ لە بۆ 6 مانگ مدەیان دەدەینێ چانسیان دەدەینێ کە بڕۆن خواردنیان چاپ بکەن ورزش بکەن ڕۆژانە لەوانەیە زەختیان بێتە خوارێ ئەگەر زەختیان هاتەوە خوارێ بۆ شتە کە پێی دەڵێن لایفستایل مۆدیفیکیشن پێویستیان نییە بە دەرمان ئەوە یەکێکە کە لە بۆ ئەوەی کە تریتمنتە نەک پرڤێنشن یعنی عیلاجەکەیە لە بۆ پرڤێنشنش بڵێ وەکو خۆم ئێستا ئەگەر ئەمن هێستا هیچ نەخۆشیم نییە ئەگەر هەموو ڕۆژە بەردەوام ریاضی خۆم بکەم بە مەزبوطی خواردن مەزبوط بیتن چانسم کەمتر لە بەوەی تووشی نەخۆشی زەخت و سوکەری و کۆڵ زۆر باشە. کەواتە وەرزش هەم بۆ ڕێگەگرتن لە نەخۆشیەکان هەم بۆ چارەسەریش بەکاردێنرێت. هەمومان پێویستە وەرزش بکەین ئەو کەسانی کە لەسەر وەرزش ڕادێن ئەستەمە بتوان ڕۆژێک بەڕێ بکەن بەبێ وەرزشکردن. زۆر سپاس دکتۆر توانی زانیاریەکان زۆر بەسوود بوو. زۆر سپاس دیتە. You were great. تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان هەر تەندروست.